بەڵێ لەسەر هۆکارەکانی کۆچ و زیادبوونی دیاردەی کۆچکردن ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئاری جەلال سەرۆکی دەستگای لوچکە بۆ کاروباری پەنابەرانمان کردووە. کاک ئاری سڵاو لێ بێت بانی باش. کاگاری بە خێراتی زۆر کاک ئاری بەسەرتا لەو پرسیارە دەست پێ بکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچبەرانە. ڕووی ئێوە تێڕوانینی ئێوە بۆ ڕۆژی جیهانی کۆچبەران چێوەکو سەرۆکی دەستگای کاروباری لوچکە بۆ کاروباری پەنابەران. بەڵە دیارە ئێمە دووبارە هەڵین بەداخەوە سەرباری ئەوەی کە 21 ساڵ تێپەڕەبێ بەسەر ناساندنی ڕۆژی جیهانی کۆچبەران کە لە هەژدەی کانونی یەکەمی هەموو ساڵێک ئەم یادە بەرز ڕاگیرەوە هاوکات. دیارە بە دەرلەمە ئێمە ڕۆژی جیهانی پەنابەرانیشمان هەیە کە لە ساڵی 1956 لە پەیوەند لە مافەکانی مرۆڤ و مافەکانی پەنابەران لەسەر ئاستی وڵاتانی جیهان ئەم یادە بەرز ڕاگیرەکەویش زیاتر لە 70 ساڵ تێپەڕەبێ بەسەر ئەم یادەیە. دیارە دیاریدەی کۆچ و ئاوارەی و پەنابەری لەسەر ئاستی وڵاتانی جیهان بە شێوەیەکی گشتی و هاوکات لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا بەداخەوە بەڕێگای جیاواز و بەردەوامی هەیە و ساڵانە بەداخەوە بەهۆی ڕێگە خراپ و سەختەکانی ڕێگەی کۆچی نایەسایی ساڵانە ڕێژێک ئێمە کۆچبەرمان بەداخەوە لەو ڕێگەی کابێ بە قوربانی وەکو ئێمە چۆن هەموو ساڵێک لە 26 ڕۆژی جیهانی پەنابەران و لە هەژدەی 12 ئێمە ئامارەکان ڕائگەێنین کە ئەمڕۆی هاوکات. دیارە بە دەرلەوەش ئەمە بۆ سەرجەم ئەو ڕووداوە نەخوازراوانەی بەسەر کۆچبەران لە ڕێگە نایەسایەکان هاتووە و هاوکار و هەماهنگ بووین لە گەڕانەوەی تەرمی قوربانەکان و هاوکات بۆ ئەوانی کە بێسەر و شوێنن پشکنینی دیNAیان بۆ کراوە. بەداخەوە لە ماوەی 5 بۆ 6 ساڵی ڕابردوو دیارە ئێمە 287 کەسمان هەبوو کە تاوەکو ئێستا گیانی لە دەزاوە زۆرینیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووەوە سەرجەم ئەو تەرمانە کە لە ڕێگە جیاجیاکان و لە ڕێگەی وشکانی و هاوکات لە ڕێگەی دەریایی و بە حادیسەی جۆرا و جۆر لە ڕێگا بە ڕووداوی تراژیدیا و دڵهەژێن کە گیانیان لە دەزا و تەرمانەگە ڕەندراوەتەوە بۆ عێراق و ڕادەسی کەس و کارەکانیان کراوەتەوە. بە دەر لەمەش دیارە ئێمە هەر لە ماوەی ئەم 6 ساڵی ڕابردووە 190 کەسمان هەیە کە بێسەر و شوێن بووی ڕووداوەکانن. ئەنی لە زۆرێک لەو ڕووداوانی کە لە دەریای ئیجەوە هاوکات دەریای سپی ناوە ڕازوە لە دەریای ڕەش لە دەریای ئاوێنە کە ڕووی داوە بەداخەوە لە دەرئەنجامی ڕووداوەکانە دیارە کۆمەڵک تەرم بوونی هەبوو یا ڕزگار بووی ڕووداوەکان بوونیان هەبووەوە هەندێکیشمان هەبوو بێسەر و شوێن بۆ دیارە دەستگای لوتکە بە هاوکاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار و هەمانگ بۆ هەم لە گەڕانەوەی تەرمەکان بۆ هەرێمی کوردستان و هاوکات لە ئەو داواکاری پێداویستیانەی کە لەلایەن پۆلیسی کەناراوەکان و پۆلیسی سەرسنوورەکان و پۆلیس و ئەو بەڕێوەبەرایەتیانی کە تایبەتن بە بێسەر و شوێنبووان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی کە سەرە ڕێگەن دیارە ئێمە سەرجەم ئەو مەلەف و زانیاریانە هەتا DNA پرۆفایل کە زۆرجار لە دەرئەنجامی ئەو کەسە کە کۆچی کردووە پاشماوەی بەجێهێشتووە لێرە لە سەنتەری مایکرۆجین ئێمە DNA پرۆفایلمان بۆ ئەنجام داون و زانیاریەکانمان بە شێوەیەکی ستانداردی نێودەوڵەتی گەڕانەوە بۆ شوێنی ڕووداوەکە. باشە کاگاری دیارە جگەلەوەی کە باست لەوە کرد کارتان کردووە بۆ گەڕانەوەی تەرمی ئەو کۆچبەرانەی کە لە سنوورەکان گیانیان لەدەستداوە و هاوکات ئەو بێسەر و شوێنوانە بە دوواداچوونی بۆ دەکەن. کۆمەڵێک کۆچبەر هەیە کە لە زیندانەکانی وڵاتان زیندانی کراون بە هۆکاری کۆچی نایاسایی. کارەکانتان بۆ کۆچبەرانە چۆن؟ بەڵە بە دڵنیایەوە دیارە ئێمە بەدەر لە گەڕانەوەی تەرم و بەدەر لە بە دوواداچوون لەسەر بێسەر و شوێنبووان کارێکی دیکە ئێمە کە ئەمە ڕۆژانە و بە بەردەوامی لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو کۆچە بەر فراوانی کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردو ژمارێکی بەرچاومان ئێمە لە گرتوخان و دیتیشن سنتەرەکان ئەمێننەوە بۆ کاریەوەی کە هیچ بەڵگەنامەیەکیان پێ نییە و دیارە بە هۆکاری تەجاوز حدودکردنیان بۆ سنووری وڵاتانی ئەوروپا ئەمانە دەست بە سەرەکرێن و زۆر جار لەلایەن دادوەرەکانەوە و تۆقیفیانەکەن بۆ ماوەی 3 مانگ و هاوکات بۆ ماوەی 6 مانگ. بەڵام دەستگای لوتکە بەردەوام لەسەر خەت بووە لەگەڵ زۆرێک لەو کۆچبەرانی کە دەستیان بە ئێمە گەیشتووە ساڵانە ئێمە بە سەدان و بگرە بۆ هەزاران کۆچبەر ئێمە لە گرتوخانە دەست بەسەرەکانی وڵاتانی بەڵقان و تورکیا و هاوکات یۆنان ئێمە هاوکار و هەماهنگیان بووین لە ئازادکردنیان لەبەرەوەی کە ئەو
مدەی بۆیان دیاری کراوە بڵێ مەسەڵەن بۆ نمونە بە هەم بە تەجاوز حدودکردنیان و نەبوونی هیچ بەڵگەنامەیەک پێیان دیارەوان بە هۆکاری ئابووری لە کۆڵینەوەیان لێەکەن بە هۆکاری ببورن سیاسی و تیرۆر و ئەم بابەتانە لێکۆڵینەوەیان لێەکەن لەبەرەوەی کە هیچ ناسنامەیەکیان پێ نییە دیارە ئەمە بە زووی لە ڕێگەی نوێنەرە خۆبەخشەکانی خۆمان لە سەرتاسەری وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی وڵاتانی تورکیا و یۆناان بەڵگەنامەکان پشتڕاستەکەینەوە بۆ لایەنی پەیوەندیدار و بە زووی سەفارەت و باڵەسخانەکانی عراقیشی بە هەمان شێوە لێ ئاگدارەکەینەوە کە پشتگیری و پشتیوانیان بکەن کە ئەمە هاوڵاتێکی سڤیلی مەدەنی عراقیە و بە مەبەستی ژیانێکی باشتر و شایستەتر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە و هیچ مەسائلێکی کەی لە پشتەوە نییە بۆیە لەبەرەوەی کە بە زووی لە گرت و خان و دیتێشن سنتەرەکان ئازاد کران بەڵام بەهۆی ئەو لۆدە زۆرەی لەسەر وڵاتانی ئەوروپاوە بەهۆی ئەو ڕێژە کۆچە بە کۆمەڵی لەسەر ئاسی ناوچەکە کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە دیارە لە ئێستا ڕۆژ و بارودۆخی کۆچبەر بە شێوەیەکی گشتی بەداخەوە لە ڕەوشێکی زۆر خراپ و ناتەندروستە کاک ئەلبە پرسیاری ئەو بکەین ئێوەکو دەستگای لوچکە هەوڵەتیان کە پەیوەندیتان پێوە دەکەن دیارترین یاخو سەرەکیترین وەزەقترین گرفتی هاوڵاتیان لە کاتی کۆچە چیەکە تووشان دەبێت هەم ئەو ڕێگای کە پێ دەتێ بەڕدەبن هەم ئەو وڵاتەشی کە کۆچەکان بۆ کردووە لەوێدا کەمەونەتەوە زۆربەی زۆری ئەو کۆچبەرانی هەتا ئەگەن بۆ وڵاتەی کە خۆیان خوازیارن و داوانامی مافی پەنابەری پێشکەشەکەن لە ڕێگا تووشی دەستگیرکردن ئەبن و تووشی لێپرسینەوە و لێپێچینەوەی یاسایی ئەبن لەلایەن وڵاتانەوە وەکو ئاماژەم پێ بەهۆی نەبوونی بەڵگەنامە پێیان دیارەمانە گەورەترین گرفت بۆ ئەمان ئەوەیە بەڵگەنامەیە کە بیسەلمێنێ ئەمە هاوڵاتی چ وڵاتێکە و ئایا لەلایەن وڵاتانەوە لە لیستی تیرۆرە ئەم کەسانە بوونیان هەیە بوونیان نییە بەڵام زۆرێک لە کۆچبەرانی ئێمە بەداخەوە وەک لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەم ساڵیشە دیارە خۆیان بۆ نمونە لە تورکیا کە دەواازەیەکی سەرەکیە بۆ گەیشتنی کۆچبەران بە وڵاتانی ئەوروپا لە کاتی دەستگیرکردنیان خۆیان بە سووری لە قەڵم داوە ئەمە گرفتێکی سەرەکی بۆ لە ماوەی ساڵانی ڕابردوو دیارەمە بە هاوکاری دەستگای تژە تیرۆر و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمان هاوکاری و هەمانگێکی باش بین هەم لە ساڵی 2007 کە دووسێ وەزبەی جیاواز کە لە گەرمەی شەڕەکەیە بۆ کە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و هاوکات هێزەکانی بەرەی نووسرا ئەم کۆچبەرانە کەوتنە لای ئەوانێ مەتوانیمان هەم ئەو شەڕە بۆ سێنین هەتا کۆچبەرانی ئێمە تێپەڕەبێ لە دەستی ئەوان وچنە دەسێزەکانی ڕۆژ ئاوە دواتر بە چەند قۆناغێکی زۆر ناڕەحەت توانیمان کە بیانگەڕێنینەوە بەڵام خۆشبەختانە توانرا کە سەرجەمیان بە سەلامەتی بگەڕێنینەوە بۆ بە دەرلەوەش هەر لەم ساڵە بە هەمان شێوە 50 کۆچبەری کەمان هەبوو کە خۆیان بە سووری لە قەڵم داوە دیارە لەلایەن هێزەکانی پاسەوانی سنووری وڵاتی تورکیا ئەم کۆچبەرانە ڕادەسی هێزەکانی بەرەی نووسڕەکران لە سووریا دیارە ئەمیش بە چەند مەرحەلە و بە چەند قۆناغێکی جیا ئێمە توانیمان سەرجەمیان بە شێوەیەکی باش و تەندروست و بەبێ زیان بیانگەڕێنینەوە ڕاستە مدەی زیاتر لە دوومانگێکیان پێچوو لە گرت و خانەکانە لەوێ بەڵام خۆشبەختانە ئێمە نەمان هێشتووە ئەو کەیسانەی کە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو کەیسەکان دیارەتیا بۆ بە شێوەیەکی گشتی بۆ هەم ئەو کۆچبەرانی کە ڕویان لە وڵاتی کەوتبوونە وڵاتی لیبیاوە ئەوانی کە کەوتبوونە میسرەوە بە هەمان شێوە ئێمە توانیمانە ئەو کەیسە زۆر ناڕەحەتانە دەرئەنجاممان هەبێەوە هەر بۆ زانیاری جەنابتان زۆرێک لەو کۆچبەرانە خۆیان ئەزان ئاگادارن کۆچبەری وڵاتانی دیکەشە بۆ کە خۆی بە سووری بۆ نمونە لە قەڵم داوە یا بۆ نمونە بە بۆنەی کۆچی نایاساییان بەلەمەکانیان پەچی کەوتووە شەپۆل بردوونی بەرەو کەناراوی وڵاتانی دیکە هەتاوەکو ئێستا کە پەنابەرانی کوردستانی کۆچبەرانی ڕۆژهەڵاتی کوردستانی تایە کە ئێرانین تاوەکو ئێستا لە زیندانەکانی سووریان تا ئێستا لە زیندانەکانی لیبیایان لە میسرا دەست بەسەرن بەڵام ئێمە دیکەی کوردستان دەکەن کاکاری دیارە ئێمە بێجیاوازی هاوکار و هەماهەنگی هەموو ئینسان و مرۆڤێک بووین بەدەر لەوەی کە بۆ مەسائلی نازنامە یا با بڵێن نەتەوەی لێکۆڵینەوە بکەین بەڵام هەندێک یاسا و ڕێسا هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕێگە پێدراون نییە بۆ نمونە ئەگەر تۆ کۆچبەرێکی ئێرانی لە ئێستا لە وڵاتی سووریا بێت ئێمە چی لەکەین بێنین بۆ هەرێمی کوردستان غێر ئەبێ وڵاتی ئێران خۆی هاوکار و هەماهەنگی بێ لە گەڕانەوەی بۆ ئەو وڵاتەیە ئەم کۆچبەرێک کە ڕۆژتۆ ڕەنگ بێ داوانامی مافی پەنابەری یا هەڵهاتووی کەیسەکەی کەیسێکی سیاسی بێ بۆیە تۆزە
قورسە مامەڵەکردنی بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردوێمە بۆ ڕۆژهڵاتی کوردستان و بۆ ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێوە هاوکار و هەمانگیان بووین لە ڕووداوە نەخوازراوەکانە بە تایبەتیەوانی کە تەرمیان بەداخەوە بوونی هەبوو لە ڕووداوەکانەمە بێت جیاوازی هاوکار و هەمانگیان بووین لەگەڵ تەرمەکانی ئەمانی هەرێمی کوردستان توانیمانە بیان گەڕێنینەوە لێرەش بە چەند قۆناغی بۆ ڕۆژئاوی کوردستان و بۆ ڕۆژ هەڵاتیش بە هەمان شێوە بۆ ئێرانیش تەرمەکان بەڕێکراونەوە. باشە کاگاری دیارە ئەو کارانەی ئێوە لەگەڵ وڵاتانی دەرەوەیکەن ڕەنگە کاری کردوە ئاسان نەبێ لە ڕێگەی دەستگاکە ئێوە چەندانە ئەندام هەیە لە وڵاتانی دەرەوە بۆی کاروبارەکان ئاسانتر جێبەجێ بکرێت بۆ گەڕانەوەی کۆچبەران یاخود هاوکاریکردنی کۆچبەران. بەڵە بەدڵنیا دیارە دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوەڕە و پەنابەران مۆڵەتی هەیە لەسەر ئاسی عراق ڕێکخراوێکی عراقیەوە لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە هەمان شێوە بەپێی مۆڵەتەکە بێ ڕێکخراوێکی لۆکاڵی پێڵەن بەڵام سەرجەم ئەو کاروبارانی کە ئەمە ڕێکخراوە و ئەندامە خۆبەخشەکانی نوێنەرەکانی لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕوویداوە وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی و بگرە زۆر زیاتریش و بگرە لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر هاوکار و هەماهنگ بووە هەم لە گەڕانەوەی تەرم هەم لە ئازادکردنی ئەو کۆچبەرانی کە لە گرت و خانەکان نابوون هەم لە ناردنی زانیاری پێویست بۆ شوێنی ڕووداوەکان و هاوکات ئەو کۆچبەرانی کە کەوتونەتە وڵاتانی باو لە نەمانی کێسە باسم کرد وەکو سووریا و لیبیا و هەتا بیلاڕوسیا و میسرەوە دیارە ئێمە نوێنەرایەتیمان هەیە لەسەر ئاستی وڵاتی تورکیا و هاوکات ماڵتا و یۆنان و وڵاتانی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی هەمانەوە نوێنەرایەتی سەرەکیشمان بە هەمان شێوە بۆ سەرپەرشتیکردنی نوێنەرایەتەکانمان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا وەکو ڕۆما وڵاتانی بەڵخان بە شێوەیەکی گشتی لە وڵاتی هۆڵندا دانیشن لە ئێستا بۆ بۆنێ ئەو ڕووداوە نەخوازراوەی کە لە نێوان فەڕەنساوە بۆ بەریتانیا ڕوویدا بەداخەوە لە دەرەنجامە ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان هەرێمی کوردستان لەو ڕووداوایە بوون بە قوربانی ئێستا گەڕاوەتە وڵاتی هۆڵندا لێ چاوەڕوانی ئەوەین کە ڕێکارە یاسایەکان تەواو بۆ کۆتایی پێهاتوو بە تەرمەکان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. کاک ئاری دوایین لێشاوی کۆچی کۆچبەران تایبەتی بوو لە هەرێمی کوردستاندا لە ڕێگەی بێلاڕوسیاوە بوو کە تێدا ئەو ڕێگا سەختەمان بینی کە هاوڵاتیان تاقییان نەکردەوە ئەو نەهامەتوێخ ئەو زەحمەتی کە هاوڵاتیان لە بێلاڕوسیادا چەشت ئێوە وەکو دەستگای لوتکە چ هەنگاوتان گرۆتە بەر بۆ ئەوەی کە هۆشداری بدەن بە هاوڵاتیان کە ئەو ڕێگایە نەگرنە بەرێ خو بە شێوازێک لە شێوازەکان پەنا بۆ ئێوە بێنە لە هەر حاڵەتێکدا ئەگەر هاتوو تووشیان بوو. بەڵە بە دڵنیا دیارە مش زۆرەکە لە زۆرێک لە سیاسەتکردنی وڵاتانی سەرڕێ ئەوانەی بۆ گەشتن کۆچبەر پێیا تێپەڕەبێ بۆ وڵاتانی ئەوروپا دیارە بیلاڕوسیاش لێکێک لەو کارتانی کە ویستی وەکو کارتێکی فشار بەرامبەر وڵاتانی ئەوروپا بەکاری بێنەویش کارتی کۆچبەران بۆیش لە تەوقیتێکی زەمەنی زۆر کەمە توانی فیزیەکی زۆر زۆر با بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و سووری و ئەفغانی و ئەوانە و ئەو دەواازیان بۆ شلکات بۆی کە فشارە بخاتە سەر یەکێتی ئەوروپا بە خاتری دەستکەوتنی بەرژەوەندی سیاسی و ئابووری تایبەت بەخۆی دیارە هەل لە سەرای دەستپێکردنی ئەم کۆچە بە لێشاوە ئێمە بە شێوەیەکی فەرمی حکوومەتی عراقی و وەزارەتی دەرە وەزارەتی کۆچ کۆچبەرانمان لە ئاگادار کردوونەتەوە کە ڕەوش و بارودۆخی هاوڵاتیانی عراقی بە شێوەیەکی گشتی لە سنوورەکانی بیلاڕوسیا بۆ پۆڵەنداوە بۆ لیتوانیا و هاوکات بۆ ئۆکرانیا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو سنوورانە لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە ژیانە گوزارێن بۆیە پێویستەکە هاوکار و هەماهنگیان بین لەوانەی کە خۆیان خوازیارن بگەڕێنەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان دیارە هەتا ئەم دوایانە کە کەمپین دروستکرا لەلایەن کۆچبەرانەوە دەنگدانەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لێکەوتەوە بۆ جێی باس و خواسی دەستگاکانی ڕاگەاندن لەسەر ئاسی وڵاتانی جیهان ئینجا حکوومەتی عراقی هاتە سەرخەت دیارە ئێمە یەک لەو داواکاریانەمان ئەوە بۆ کەم هاوڵاتیانە ڕۆشتونە بەدایان و سەدان هزار دۆلاریان سرف کردو بە تایبەتیوانی کە خێزان بوونە و ماڵی لەدەستداوە ئۆتۆمبیلی لەدەستداوە خانووی فرۆشتووە بۆیە پێویستەکە بە شێوەیەک حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم لە ڕێگەی نوێنەرانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و دەستگای کۆچی نێودەوڵەتی بتوانن هاوکار و هەمانگی ئەوانە بن کە خوازیارن بگەڕێنەوە بۆی دووبارە تێکەڵاوی کۆمەلگا ببنەوە قەرەبووی ئەو زیانی کلیان کەوتووە وەکوتە وڵاتانی سەرڕێ بە تایبەتی بیلاڕوسیا کەم جارەوەکو کارتێکی فشار بەکاری هێنان. کاگاری وەکو دەستگای لوتکە چۆن کارتان بۆ ئەو کۆچبەرانە کردووە کە گەڕاونەتەوانێ بە تایبەتی لە ڕووی دەستکەوتنی هەلیکار و دووبارە تێکەڵاوبوونیان بە کۆمەلگا. بەڵە دیارەمە ساڵانە لە ماوەی ڕابردوو پێش ئەوەی کەم ئەم قەیرانە بە شێوەیەکی گشتی بەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق بێ توانیمانە هەم لە کەرتی گشتی وەک کەرتی تایبەت بە سەدان
کۆچبەری گەڕاوە پەنابەری گەڕاوە کە لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا هەم ئەوانەی کە بە ڤۆڵەنتەر گەڕاونەتەوە بەخواستی خۆیان هەم ئەوانەشی کە دیپۆرت کراونەتەوە بە شێوەیەکی زۆرم لێ لە کەرتی گشتی و کەرتی تایبەت تا بتوانین هەلیکاریان بۆ بڕەخسێنین و هاوکار و هەمانگیان بین لە پێدانی هەچ شتێکە لەلایەن دەستگاکەی ئێمەوە کە بێتە هاوکاری مادی بێ یاوە تا پێداویستی دیکەی ناوماڵ بێ کە هاوکار و هەمانگیان بووینە. باشە کاک ئاری یەک پرسیاری دیکە کە کۆتا پرسیاری من بێ بۆ ئەم بابەتە هەندێک کات قاچاقچیەکان کۆچبەران بەلاڕێدا دەبن بازەوە دەکەن کە لە وڵاتە فیزە دەدرێت سنووری ئەو وڵاتە کراوەتەوە وەکو دەستگای لووتکە چەندین جار هۆشیاریتان لەم بارەوە هەبوو بۆ کۆچبەران چۆن کار لەسەر ئەمە دەکەن کە هاوڵاتیان کۆچبەران نەکەونە ژێر مەرامی قاچاقچیەکانەوە تا ژیانیان بەو ئاستەنگە بەڕێنەکەن لە سنوورەکان. وەڵە بەداخەوە دیارە سەرباری سەررجەم ئەو لێقا و چاو پێکەوتنانی ئێمە بۆ دەستگاکانی ڕاگەاندن لە دەرەنجامی ڕووداوە نەخوازراوەکان و کردنی دیکۆمنتاری لەلایەن دەستگاکانی ڕاگەاندن کە باز لە ناڕەحەتی و چیرۆکی تراژیدیای ڕێگی کۆچینە یاساییەکە دیارە هاوڵاتیان زۆربەی زۆری لە ئێستا ئەکەونە داوی ئەو گروپ و باندە قاچاقچیانەوە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو کە تووشی کارەسات و ناڕەحەتی بوونەوە لە ئێستا هەر ئەمە بەردەوامی هەیە و بەردەوامی ئێمە پێمان وتون کە ناکرێت ئەوە بە قسەی هیچ گروپ و باندێ بەبێ نازنامە حرەکە بکەن و ناکرێت بەڵام دیارە زۆربەی زۆری لە دەسەڵاتی خۆیانان نییە بە تایبەتی ئەو گروپ و باندانەی کە کوردن دیارەمانش دەوری دەڵاڵە بینن زیاتر وڵی قاچاقچی و گروپ و مافیانەی وڵاتانی دیکەیە کە دەست بەسەر بە تایبەتی چوب و ئەو بەلەم و یەخت و زەورەقانە ئاگرن و ئەوان سەرپەرشتیاری سەرچین بۆی کە ڕێژەیەکی بەرچاو لە کۆچبەر بخزێنە ناوی و تووشی ڕووداوی تراژیدیا و دڵ هەژێن ببن و دیارە مەلەفی تایبەت کراویشەوە هەم لە دەستگاکەی ئێمەوە لەسەر ئاسی نێو دەوڵەتی لەلایەن پۆلیسی ئینتەرپۆڵۆ بە دوای ئەم گروپ و باندانە گیرن بۆی کە سزای یاسایی خۆیان بدرێن کەوانی بە تایبەتی دەستیان سوورە بە گیان لە دەستدانی سەدان کۆچبەر. زۆر سپاس بۆ ئاری جەلال سەرۆکی دەستگەرتکە بۆ کاروباری پەلابەران زۆر سپاس کە لە بەیانە کوردستانی نزدا لەگەڵمان ئامادە سپاس بەخێراتی کاکاری.